وەگوانە بێژانی سێسایەک ئەمە هەشتم ڕۆژی خۆپشاندان و بایکۆتمانە بەداخەوە تاوەکو ئەم چرکە سادێکە قسە لەگەڵ ئێوە ئاکەین هیچ بەڵێنی کرداریمان نەبینەوە لە ڕاستیە بەڵێنی گفتاری زۆرە ڕۆژانە بەرپرسانی پەروەردەیەنە سەرخەت و داواکەتان گەیشتووە و ئێمە لە هەوڵی چارەسەرکردنیان لەو چارەسەرکردنی دۆخی ژیانی وانە بێژان بەڵام دۆخی ژیانی وانە بێژان تاوەکو ئەم چرکە ساتە هیچ کردارێکی بەخۆی نەبینەوە من داوا لە بەرپرسانی پەروەردەیەکەم پەروەردە کەرتێکی بەهێز کەرتێکی ئەوەی کە لە پەروەردە بکرێت هەر شتێک بکرێت بژانەی وڵاتی بەدواوێت بەڵام بەداخەوە کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستانە زۆر بەدواوە ئەڕوات و ئەوەشی ئەنجامەکەیەتی کە ئەیبینین نە ئینتیما بۆ وڵات ماوە نە خۆشەویستی بۆ وڵات ماوە هیچ شتێک نەماوە بۆیە داوا ئەکەین بەرپرسانی پەروەردە پەروەردەیی بن کاتێ بن سەیری دۆخی ژیانی مامۆستاکەن لە ساڵ 25 و 30 وانە بێژان کە مامۆستایانی میلاک مامۆستایانی پەروەردە پێکهێنن گرفتێکی گەورەیان هەیە ئەوان کە دوای داوامی خوێندن بە دوای ئیشوکارێکی تا ڕائەکەن ئەمە وای لێ کردوون کە گرفتێکی گەورەیان بۆ دروست بێت و نەتوان وەکو پێویست ئەدای خۆیان بکەن بۆیە ناچارن مانگانە ساڵانە وەرزانە بایکۆتی وڵەکانی خوێندن بکەن ئەمەش بە ناچاری بۆ ئەوەی کە مافەکانی خۆیان بگرن داوا ئەکەم ئەو بەڵێنە گفتاریانەی کە ڕۆژان لە تیڤەکانەوە ئەیبینن بێ بە کردار و ئێمەش جارێکی تر ئاشنای ئەم شەقامانە نەبین. وان نزیکی 2 هەفتەیە لێرەین بەداخەوە هیچمان بۆ نەکراوە وا چەند ساڵە لە 2013 بەرک و ماندووبوونێکی زۆرەوە بەردەوامین بەو پەڕی دڵسۆزیەوە لە ناوەندەکانی خوێندن دەرزی خۆمانەڵێنەوە بەڵام زۆر بێباکن لە ئاستی دڵسۆزیەکەمانە ئاوا پاداشمانە دێتەوە دوومان جارێ موچەیەکمان پێدەن 400,000 بەشی هیچ ناکەم بۆیە بە ئەرکی خۆمانزانی کە ئەوە هەڵوێستێکمان هەبێ بەڵام بەداخۆ هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە تا ئێستا وەڵا تا سەریمان هیچی پێ نامێنێ نە ئەوەیە هیچ پاشەکەوتێکیش نییە نە ئەوەیشە بە ڕێک و پێکی ژیانی خۆتی پێدابینکەی